تیری بە گۆشەی 4550 مەترە ڕات. کات بە سەبردن و چاڵنج و نیشانشکێنە لەگەڵ خێزانی و دۆست و برادەریان. من وەسا سۆ لە چەماڵ پیشەم دارتاشی و ئاسنگەریە تێکەڵێ و دوو ئیشە کاری دەستیەکەم ێستا لە پەنای ئیشی بێجگە لە ئیشی دوکانداری و ئیشی ئاسنگەری و لە حێمچی و حەدادی. ئەو خولیایی کە من حەزم پێ تیرروکەوانە لە مناڵیەوە حەزم پێ هەیە ئیتر ئەو بۆ وەختە دروستمانە کرد وەک ئێستاکە بە شوەیەکی سەرکەوتوو بە شوەیەکی بەقوت و کوالێتی کە هەم بەقوت بێت و هەم نەشکێت ئەو کاتە نەمانتوانین دروستیکەین. ئێستاکە سوپاس بەخوا دروستمان کردووە و ئەوە 4 ساڵە من سەرقاڵی دروستکردنی تیرروکەوانم. ئەو بوو پەیجێکمدانە لە هەموو شارەکانەوە کوردستانەوە لە شوێنە دوورەکانەوە. ئێستا کڕیارم هەیە و تەڵەبم هەیە و خەڵک داوای کات و بۆیان دروستەکەم و بۆیان نێرم. تەمەن بۆ دوو هۆکارە، یەکەم بۆ جوانیە یاخود بۆ کات بە سەبردن و چاڵنج و نیشانشکێنە لەگەڵ خێزانی و دۆست و برادەریان. و مشتریەکانیشم تەبەن زۆری گەنجە و لە هەردوو ڕێگەزیش کچ و کوڕەوەنەی کە کوڕی کرێ کچی شەی کڕێت. تیرروکەوان لە 3 بەش پێک دێت. یەکەم بەشی لیمبۆ یعنی پەلیکەوانەکە گرنگترین بەشە، ئەم بەشەیە لە چەند مادەیەک دروستەکرێت، کاربۆن ستیل، فایبەر گلاس لەگەڵ کاربۆن فایبەر. من لە کاربۆن فایبەر دروستیەکەم کە بە قوترین بەشە، هەم وەزنی سووکە و هەمیش جیڕێکی زۆر باشە. و بەشی دووەمی بەشی دەستکەکەیەتی لێدەی ئەم دارەشە بێت دارێکی تایبەت بێ، مەزانی ئەڵمانیە دارجا و هەر بە هەمان شێوە دارێکی زۆر باشە بۆ دروستبوون و شکاندن و بابەتانە. و چەند دارێکی وڵات خۆشمانی وەک دارتوون بابەتانەوە ژەوەش تا ڕادەی خراپ نییە گەر بە باشی بەشێکی بدۆزیتەوە لە ناو دارەکەیەوە بەکاری بێنیت. لەگەڵ بامبۆ داربامبۆ لە ئەو وڵاتی ئاسیانە هەیە کە بارانشتی زۆر لێبارێت، ئەوش دارێکی زۆر باشە داربامبۆ. و بەشی فێمی بەشی سەرەکی پەتەکەیەتی، ئەمە هەر پەتێکی احتیاجیە، لاستپشتی وان نییە، بەڵام ئەبێ باریک و لەگەڵەوەشا بەهێز بێ، ئەستور بێ نابێت. تەبەن تیر بە هێزی ئەم هەوا ڕاگرە ئەڕوات، ئەمەی پێوە نەبێت کەوانەکە چەندێ بەقوت بێن ناڕات، چووکم ئەمە هەوا ڕاگرێت. و نوکیش تەبەن تیرەکە بێت نوکی ئاسایی بێت. باشنە سەر جۆرەکانی کەوان، چەند جۆرێکی کەوانمان هەیە، کەوانی کلاسیکمان هەیە، کەوانی ئاسایی ئەمانەیە کە من دروستیەکەم، ئەمە کەوانی ئاساییە. کەوانی مۆدێرمان هەیە، ئەمەیە کە لە ساحە و گۆڕەپان بەکاردێت بۆ ئۆڵمپیادەکان بۆ نیشانشکێن. کۆمپاوند هەیە، ئەو جۆرەکەوانە جۆرێکە کە نهێنێکی فیزیاییتیا بەکار هاتووە بە ڕۆڵە و بە پەت ڕاکێشرێ، ئەو دواتر وێنەتان پیشانە دەمە ئێمە دروستی ناکەین. لەگەڵ ئەم جۆرەش هەیە، ئەمە کرۆسبۆی پێڵێن، ئەم جۆرە زۆر بەقوتە، لەم جۆران بەقوترە و تیریشی زیاترە ڕوا، هەم تیرەکەی کورتترە هەم ڕاکێشانی کەوانەکەشی بەقوترە. ئەمانە بەقوتە بە دەزڕا ناکێشە، بێ لە عەرزە پاقیتە سەری بەم شێوە ڕایکێشی. سامکەوانی ئەمە بۆ نمونە قوتی 50 پاوەنە، تیری بە گۆشەی 4550 مەترە ڕات، بەڵام کاریگەری و پێکانی لە 60 مەتر 70 مەتر کاریگەری و پێکانیە بێت. کەوانانی کە من دروستەکەم کە تایبەتە بە ئیشەکەی خۆم، نرخەکانی هەموو یەک نرخە، هەر جۆرە بێ هەر دیزاینە بێ، بۆ ئێمە یەک مەواد و یەک حەق دەسەڕوات. هەفتەی عادەتەن دانێ دوانە فرۆشم،
نرخەکانیش تقریبا 130,000 140,000 150,000 تر هەیە داوای شتی زیادە و ئەو بابەتانەکان نرخەکان هەرچێتەوە دەوروبەرە.